خورماڵ یەکێکە لە شارە دێرینەکانی کوردستان. دوای 134 ساڵ جارێکی تر ڕێکاری بە قەزاکردنی بۆ گیرایەبەر. بەڕێز سەرۆکی حکوومەت، بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت، بەڕێز ئەنجومەنی وەزیران و بە تایبەتیش ئەمڕۆ بەڕێز وەزارەتی ناوخۆ ڕێکاری یاسایی ئەگرنە بەر هیواداری بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ناحەی خورماڵ قەتعەکەی لای گردی گۆ نەمابێ بوو بێ بە قەزای خورماڵ. ئەوە ئەرچی ئێمە بە دوواداچوونی بکەین و ئەم کارش دیارە مێژوویەکی هەیە و ئەم مێژووە لە دوێنێ و پێرەوە بۆ ئەمڕۆ درێژ بۆتەوە. مێژوونووسان ئاماژە بەوە دەکەن پێشتر بە قەزای گوڵعنبەر ناسرا بوو. هەردوو ناحەی قزڵجە و بەرزنجە سەر بەم قەزایە بوون. بەشێکی تر لە مێژوونووسان ئاماژە بەوە دەکەن 176 ساڵ پێش ئێستا گوڵعنبەر کە قەزای خورماڵ بووە سنووری ئیداری لە پێنجوێنەوە دەستی پێکردووە تا سەلاحیەی کفری. بەڵام لەبەر چەند هۆکارێکی سیاسی و کۆمەڵایەتی لە ساڵی 1889 کراوە بە ناحیە و ناوەندی قەزاکە گوازراوەتەوە بۆ هەڵەبجە. ئێستا دانیشتوانی خورماڵ خۆشحاڵن بەوەی جارێکی تر شارەکەیان بە قەزا دەکرێتەوە. پێشتر قەزا بووین ئەمما فەمان لێ وەرگیراوەتەوە لە سەردەمانێکی زوودا و ئێستا دووبارە سوپاسی حکوومەتی هەرێمەکەین کە بە ئەرکی خۆی هەسا و ئەمما فی پیاوینەتەوە کە شوێنەکەمان بە قەزا بناسێنرێت. لەبەرەوە جێگای سپاسە بەڕاستی بۆ هەموو لایەک بۆوانێک هاوکار بوون لەگەڵمانە سەرجەم لایەنە سیاسیەکان و کەسایەتیەکان و بە تایبەتی پارێزگاری هەڵەبجە و ئەوانەی کە هەموو لە دەرگاماناون بە پیریمانەوە هاتوون و دەستی یارمەتیان بۆ درێژکردوون. لە بیرمان نەچێ ئێستا خورماڵ ناوچەیەکی گەشت و گوزارە، ناوچەیەکی کوشت و کاڵیە، ناوچەیەکی فەرەڕەهەندە لە ڕووی گەشتیاری لە ڕووی ئاینیەوە، گەشتیاری لە ڕووی فەرهەنگیەوە، گەشتیاری لە ڕووی مێژوویەوە. ئەمان هەمووی وا ئەکەن کە خورماڵ ببێتە پێگەیەکی دیار و ڕەونەقدار و جوانتر لە جاران. ڕەوتی ڕۆشنبیری لەم شارەدا مێژوویەکی گەشی هەیە. 83 ساڵ بەر لە ئێستا یەکەمین خوێندنگا و یەکەمین ڕۆژنامە بە ناوی خورماڵ لەسەر دەستی شاکر فەتاح لێرە دەرچووە. ئەم ڕۆژنامەیە لەسەر نیو ئەی4 بووە، لە باخچەیە هەڵی واسیوە و ئەرکێکی باشی بە دوواداچوون و بۆ کێشە و گیرروگرفتەکانە بووە. ئەم ڕۆژنامەیە 24 ژمارەی لێ دەرچووە و هەر لەو ساڵەشا کە بەڕێزیان لێرە نەماوە کۆتاییش بە ڕۆژنامەکە هاتووە. یەکێ لە گرنگەکانی بەڕێز شاکر فەتاح ئەوە بووە گرنگیەکی باشی بە خوێندنیاوە، یعنی یەکەمین قوتابخانە لە خورماڵا لە سەردەمی ئەوە کراوەتەوە، یعنی ئەوە پێوترێ کە پێوترێ مەکتەبی میری. خورماڵ پێشتر چەند ناوێکیە بووە، لەوانە نیم ئەرزا، گوڵعنبەر، خۆرماڵ، خورماڵ. هەڵکەوتەی دەکەوێتە نێوان شاخەکانی هەورامان و دەشتی شارزور. دەوڵەمەندە بە ناوچەی مێژووی وەک قەڵاکانی زەڵم و خورماڵ و بوونی منارە و مزگەوتی گەورەی خورماڵ کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 18 زاینی. شاهیدی گەشەی شارستانی ئەم ناوچەیەیە. لە ئێستادا خورماڵ خاوەنی 25 گوندی ئاوەدانە، زیاتر لە 25,000 دانیشتوانەکەیەتی. هاوکات دەوڵەمەندە بە ناوچە گەشتیارەکانی وەک هاویناواری ئەحمەداوا و سەرچاوەی زەڵم و ڕیشێن. سەلاح جەمیل، کورسات نیوز، خورماڵ.